کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بۆ چۆنەتی ئەنجامدانی هەڵبژاردن و ڕیفراندۆم 4 پەیڕەوی ئامادە کردووە و پێشکەشی بە پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی کردووە. بۆ ئەوەش کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لەگەڵ نوێنەری پارتەکانی هەرێم کۆبەوە بەمبەستی وەرگرتنی بۆچوونی ئەوان لەسەر ئەو پەیڕەوە کە ئامادەی کردووە. وتەبێژی کۆمیسیۆنش دەڵێت کۆمیسیۆن لەگەڵ ئەوەدایە کە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت، ئەگەر دوا بخرێت ئەوە بەرپرسیارەکەی لەسەر کۆمیسیۆن نییە. بۆ سوودوەرگرتن لە ڕاو سەرنجەکان لەسەر هەر یەک لە پەیڕەوەکانی بنەماکانی ڕەفتارکردنی قوارە سیاسیەکان، چاودێرانی هەڵبژاردنەکان، ڕاستاندنی قوارە سیاسیەکان و پەیڕەوی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و خستنە ڕوویتانەکان. چونکە بڕوای ئێمە حیزبە سیاسیەکان هاوبەشێکی ڕاستەقینەی پرۆسی هەڵبژاردنەکانن. نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانش کە بەشداری ئەو کۆبنەوەی کردبوو ڕایگەیاند لە کۆبنەوەکە پێشنیاری زۆر خرایە ڕوو سەبارەت بە چۆنەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان، بەڵام زۆرترین گفتوگۆ لەسەر چۆنەتی پاکردنەوەی تۆماری دەنگدەران بوو کە لە ماوەی ڕابردوودا ڕەخنەی توند ئارەسەی کۆمیسیۆن کرابوو بۆ ئەو مەبەستە. قسەی زۆر کرا لەسەر تۆماری دەنگدەران. بەڕاستی ئێمە من شخصی خۆم تێبینی ئەوم هەبوو کە ئەمان ئاماژە بۆ ئەکەن تۆماری دەنگدەران کە ئەمان احتیمال دەکەن سەری هەمان ئەو تۆماری دەنگدەرانەیە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئیلتیزامی پێوەکە یاخۆت ئامادەی کردووە. ئێمە بۆ خۆمان لە هەڵبژاردنەکانی پێشوە گلەیی زۆرمان هەبووە لەو لیستی تۆماری دەنگدەرانە، بۆیە تاکید بلۆ کردەوە هەمان ئەو گلەیانی کە پێشتر هەمان بووە لە کۆمیسیۆنی بەغا ڕوبەڕووی ئێوەش ئەبێتەوە. لە تشرینی دووەمی ئەم ساڵ ئەم خولەی پەرلەمانی کوردستان کۆتایی پێدێت و کۆمیسیۆنش دەڵێت ئێمە ئامادەین هەڵبژاردن لە هەرێم ئەنجام بدەین و ژمارەی دەنگدەرانیش زیاتر لە 3 ملیۆن و کەسە. بەڵام بۆ ڕیفراندۆم کۆمیسیۆن دەڵێت تا ئێستا هیچ لایەنێک ئێمەی ڕانەسپاردووە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.